هيك شوان بابتو برسن كو جالكين زيخن جالكين برچاون و جاريه سرك وزيرين كردستان بخوه گرينگه كي گل بيتي ددان مجاره به هفراجيان تماشاواني جام انج بيرنكين ام ولات به هفراجيان ام ولات كي فركلتورين ام فلورتا كي فلا بيك هاتين جاريه اولي و جاريه مذهبي و جاريه نتوي و جاريه شوزاري و جاريه زمانواني و به هفراجيان بصدان سالا بگمان روحوري شالن خدا كوتانه دو چارچوبه کابینا نهی حکومت هرمان کردستان به رأی مؤسسات و دامو دزگان زیده تر بگمان اف به هفراجیان روچویه میوانه که میه هجایه برس ایدن معروف او وزیر هرمی ابو کاروبارین پیکاتیان کو او سرپرشکه و پرسیدی که او بگمان هایداری و روشه و یکم وزیر کابینا نهیه یه پیکاتان و یکم جار اف وزارت تایبت بو پیکاتین هرمان کردستان هات که دانین د چارچوبه کابینان هي حکومت هرمان کردستان بویه او نه الهولير میوانه منه کاک ایدن دمات باش به امشین بيجين نها حاجی ایدن جبركو تل حج وگریای ایدی خودی حاجات قبول بك دعاء نظام جي قبول بك بله بريس باشتتين رهتجي باشتتين اما بيجين حجي جبركو نها بفرميتو حجي يعني د چارچوبه کابینه حکومت هرمان کردستان دا جنابته یکم وزیر بکو اوجی د دیرو که دا بته نویسین لمیجوه دا یکم وزیر د کابینه حکومت هرمان کردستان دا بو پیکاتن ایدن معروف بویه درست کرنا به وزارته کتو سرپرش کرد که گرینگاوت چی دا بویه ولی پیشکی زور سپاسان نکین هروا رزو سلاو بو کانال 20 سالی شیا ولی ام ماوی او 4 سالی که بسر استاد بسر کابینه نو حکومت هرمان کردستان در روجته ما همو لایق ازانی که زور گرفتی ناوخۆش بوو گرفتی دەرەوەش بوو لە عینی کاتیشدا کە 4 ساڵ زۆر قرس بوو بەڵام لە عینی کاتیشدا حکوومەتی هەرێم توانی بەسەر ئەم گرفتانە سەرکەوێت و توانی لەو ماوەیەدا بە شێوەیەکی پێویست خزمەتی خەڵکی هەرێمی کوردستان بکات لە هەموو ڕووەکەوە لێرەشدا کە وەکو وەزیری هەرێمیش بۆ کاروباری پێکاتەکان کە مەلەفی پێکاتەکان ئەمە یەکەم جارە لە هەرێمدا یان لە کابینەی نۆی حکوومەتی هەرێمدا کە ئیستحداسی ئەم مەلەفە بکرێت و ئەو مەلەفە کە تایبەت بوو بە کاروباری پێکاتەکان کە ئەمە زۆر گرنگ بوو لە کاتێک زۆر باش بوو کە تەرجوبەیەکی زۆر سەرکەوتوو بوو کە ئەمە پێویستیش بوو کە بۆ خزمەتکردنی مەلەفی پێکەوەژیان و یا خزمەتکردنی بۆ کاروباری پێکاتەکان ئەگەر لە ئێستادا کە تەماشای کابینەکانی ڕابردووی حکوومەتی عێراق و هەرێمیش کە ئەمە یەکەم جارێکە لەسەر ئاسی عێراق و لەسەر ئاسی هەرێمی کوردستان ئەم مەلەفە هەبێت و کە تایبەت بێ بە ڕەوشی پێکاتەکان ئەمە لە خۆیدا گرنگدانە بە مافی پێکاتەکان و گرنگدانە بە ڕەوشی پێکاتەکان لە هەرێمی کوردستان عێراقدا لەو ماوەیەدا کە لەسەر ئەم مەلەفە کارش کراوە حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتیش بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کاک بەسوور بارزانانی لە هەموو کات زیاتریش کە پشتیوانی لە تەعایش و لە پێکەوەژیانی نەتەوەکان و ئەدیانەکانی کردووە و کە لە نزیکەوەش متابعی ڕەوشی پێکاتەکانی کردووە لە هەرێمی کوردستان. بله کاکەیدن ئێمە زۆر جار باسیەوە پرسەمان کردووە هەڵبەت ئەگەر ئێمە باسی وڵاتانی ناوچەکە بکەین بە تایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست حتا وڵاتانی دەردۆری خۆمان حتا باسی عێراق خۆشی بکەین کام وڵاتانە وڵاتی فرا پێکهاتن لە ڕووی ئاینیەوە لە ڕووی نەتەویەوە لە ڕووی مەزهەبیەوە لەم وڵاتانە تا ئێستا ئیستیقرارێکی کونکرێتی نییە لەبەرچی لەبەرەوە پێکهاتەیەک بەردەوام هەوڵی داوە خۆی لەسەر پێکهاتەکانی ترزاڵ بکەن مافی پێکهاتەکان وەکو یەکتر نەبووە ئەو پێکەوەژیانە بە شێوەیەکی کونکرێتی نەبووە پێچەوانەی هەموو وڵاتانی ناوچەکە بە عێراقیشەوە بێگومان هەرێمی کوردستان ئەمە وەکو فەرهەنگێک وەکو کەلتورێک بۆ سەدان ساڵ دەگەڕێتەوە بەڵام لە ئێستاشدا لە چارچەوەی کابینەی نۆهەم کە بە فەرمی ڕۆچووە لە ناو هەموو دەستگاکاندا ئەمە بێگومان پرسێکی زەقە کە لەسەر ئاستی نێودەوڵەتیش ئاعتراف پێ دەکرێت کەواتە دروستکردنی وەزارەتی پێکهاتەکان کە بەڕێستان لەوانەیە پەیوەندی باشتان لەگەڵ کۆنسوڵخانەکان هەبێ ئەوانەیە کە چاودێری چونیەتی ئیدارەکردنی ڕەوشە هەرێمی کوردستان دەکەن چۆن پێشوازی لەو هەنگاویان کرد کەمە وتم کە خۆی لە خۆیدا مەلەفە زۆر گرنگە کە تایبەتە بە مافەکانی پێکاتەکان تایبەتە بە مافەکانی مرۆڤ
کە لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی هەرێمی کوردستان کە ئەمە یەکەم هەنگاو بوو کە بۆ ئیستیحدازکردنی ئەم مەلەفە ئەمە 4 ساڵە بەسەر ئەو وەزارەتەوە یا بەسەر ئەم کابینێ دەڕوات و کە ئەو مەلەفەش لە چوارچێ ئەم کابینەیەدا کە تەجروبەیەکی زۆر تازە بوو کە لەو ماوەی کارمان کردووە زیاتر بەبێ جیاوازیش کە پشتیوانی لە پێکەوەژیان و وایە پشتیوانی لە مافەکانی پێکاتەی نەتەوەی بەتایبەتی نەتەوەی تورکمان و نەتەوەی کلدان و سریان و ئاشوری و نەتەوەکانی تر و ئەدیانەکانی ترکە لە هەرێمی کوردستاندا خۆی لە خۆی ئەمە زۆر گرنگ بوو لە ئێستادا پێشوازێکی زۆر باشەیە و پێشواجی زۆر ئیجابی هەیە لە هەموو ڕووەکەوە دەبێت ئەمە لە ئێستا دەکا ئەم مەلەفە کە وەکو وەزیری هەرێم بۆ کاروباری پێکاتەکانە کە تەجروبەیەکی تازەیە و تەجروبەیەکی زۆر سەرکەوتوانەش بوو کە بەدەعمی حکوومەتی هەرێم و کە زیاتر ئیتمامی بەکار و پێکاتەکان درا و لە عینی کاتیشدا ئێمە هیوادارین کە لە داهاتوودا ئێمە ئیش لەسەوە دەکەین کە ئەم مەلەفە کە لێستادا وەکو وەزیری هەرێم بۆ کاروباری پێکاتەکانە لە کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە ئیش لەسەوە دەکەین کە لە داهاتوودا بکرێتە فەرمانگەیەک یان بکرێتە دەستەیەک کە زیاتر فراوانتر بێت و بۆەوەی زیاتر پشتیوانی لە تاعایش و پێکەوە ژیانی نەتەوەکان و ئەدیانەکان لە هەرێمی کوردستاندا بکرێت و لێستادا تاعایش و پێکەوە ژیانێکی باشەیە و کە پێشوازێکی باشەیە لە هەموو لایەکەوە کە لە ڕووی پەروەردەوە لە ڕووی خوێندنەوە لە ڕووی کولتورەوە لە ڕووی ڕۆشنبیرەوە ئەمانە زۆر گرنگە ئێمە کە لەو ماوەی دەکە زۆر کارمان لەسەر زۆر مەلەف کردووە تایبەت بە کاروباری پێکاتەکان کە سەردانی هەموو ناوچەکان و سەردانی هەموو شار و شارستانی هەرێمی کوردستانمان کردووە لە ڕاستیدا لە هەموو ناوچەکان کە تاعایش و پێکەوە ژیانی نەتەوەکانی هەیە لە هەموو ناوچە و شار و شارستانی هەرێمی کوردستانش وجودی ئەم پێکاتەکان هەیە یان پێکاتەی نەتەوەیە یان پێکاتەی ئەدیان و ئاین و ئاینزانەکان ئەمانە هەموو زۆر گرنگن خەتەواتی زۆر باش هەبووە بۆ دامکردنی پێکەوە ژیانی نەتەوەکان بەڵام لە عینی کاتیشدا من دەمەوێت ئەوە تاکید کەمەوە کە کولتوری یەکتر قبولکردن لە هەرێمی کوردستان هەیە کە بۆ بێزکردنی پێکاتەی نەتەوەی و یان بێزکردنی پێکاتەی ئاین و ئاینزانەکان بله کاکی ایدن خود زانی حتی لوزارت اوقاف و کاروباری آینیش لحکومت هەرێمی کوردستان هەموو پێکاتەکانی بەتایبەتی ئاینی نوێنەراتیان هەیە لەوێ بەهەرحاڵ ئێمە هەر باسی وەزارەتی پێکاتەکان دەکەین ینی پێکاتی زۆر لە هەرێمی کوردستان هەیە ئێمەش هەر بوو زانیاریت هەموو سەردانە مەیدانیەکانی بەڕێستان بۆ دۆهۆک بۆ سلێمانی بۆ هەر ناوچەیەک ئێمە ئەو سەردانەمان ڕوومال کردووە کە بێگومان بە شێوەیەکی مەیدانیشت و زوو سەردانی هەموو پێکاتەکان دەکەین کەواتە مەزارەتە تاشان توانیگێتی خزمەتێکی ڕاستەقینە پێکاتەکان بکە پێکاتەکان زمانی تایبەتی خۆیان هەیە کللتوری تایبەتی خۆیان هەیە مێژووی تایبەتی خۆیان هەیە تا چەند ڕنگدانەوە هەبوو بۆ زیاتر خزمەتکردنیان پرسانە بەڵێ پێش هەموو شتێکە پێکاتەکان کە پێشوازێکی گەرمیان بە ئیستیحدازکردنی ئەم مەلەفەکرێت کە تایبەتە بە کاروباری پێکاتەکان لە عینی کاتیشدا ئێمە وەکو مەلەفی پێکاتەکان لەناو حکوومەت ئێمە تەنسیقشمان لەگەڵ وەزارەتی ئەوقاف هەیە کە وەزارەتی زۆر گرنگە تایبەتە بە کاروباری ئاینەکانیش کە ئەمە گرنگە ئێمە لەناو حکوومەتی هەرێمی کوردستاندا چەندەها وەزارەت هەیە ئێمە تەنسیقمان هەیە کە تایبەت بە کاروباری پێکاتەکان وەکو وەزارەتی پەروەردە کە ئەمە زۆر گرنگە چەندەها قوتابخانەی تورکمانی و سریانی هەیە لە هەولێر یان لە شارەکانی تری هەرێمی کوردستان لە عینی کاتیشدا وەزارەتی ڕۆشنبیریش کە وجودی بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری تورکمانی و بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری سریانی هەیە ئەمانە ئەم دوو وەزارەتە گرنگە وەزارەتەکانی تریش گرنگ کە تایبەت بە کاروباری پێکاتان بەڵام ئەمانە زیاتر پەیوەندیدارە بەو ڕەوشە بە کاروباری پێکاتەکان لێرەدا ئێمە گرنگی ئەم مەلەفە خۆی لە خۆیدا کە لەو ماوەیە
دیار بوو کە تەجروبەیەکی باش بوو تەجروبەیەکی زۆر سەرکەوتوانش بوو ئێمە ڕۆژانە متابعی ڕەوشی پێکاتەکانمان دەکرد و ڕۆژانە متابعی کە مافەکان و داواکاریەکانی پێکاتەی نەتەوەی و ئاین و ئایزانەکانمان دەکرد ئەمە خۆی لە خۆی داگرن بوو کە سەردانیکردنیان و سەردانیکردنی نوێنەرانی پێکاتەکان وایە ئێمە سەردانیکردنمان بۆ هەموو شار و شارستکار ئەمە زۆر پێویست و زەڕورە ئێمە لەگەڵ کە لە داهاتوودا زۆر گرنگە کە ئەمە لەپە بکرێتە فەرمانگەیەکیان بکرێتە دەستەیەکیان بکرێتە وەزارەتێک کە تایبەت بە کاروباری پێکاتەکان بۆ زیاتر تەوەسع بکرێت و زیاتر فراوانتر بکرێت و بۆ بەهێزکردنی ئەم تەعاویشە و بەهێزکردنی ئەم پێکەوەژیانە کە لە ئێستادا لە هەرێمدا ئێمە چەندەها قوتابخانەی تورکمانی هەیە چەندەها قوتابخانەی سریانی هەیە ئەمانە ڕۆژانە پێویست هەیە مەسەن پێویست هەیە متابعە بکرێت و لە ئێستادا کە لە ماوەی کابینەی نۆدا کە زیاتر ئیشی لەسەر کە ڕەوشی پێکاتەکان کراوە کە گرنگتریان کە ئێمە یاسایەکمانەیە لە پەرلەمانی کوردستان لە 2015 کە دەرچووە یاسای تایبەتە بە کاروباری پێکاتەکان کە لە 9 مادە پێک دێت و ئەم یاسایە زۆر گرنگە کە بۆ مافەکانی پێکاتەکان وەیا بۆ پارێزگاریکردنی ڕەوشی پێکاتەکان لە هەرێمی کوردستان کە لەم کاملەیدا حکوومەتی هەرێمی کوردستان لە ئەنجومەنی وەزیران کە بڕیاریاندا کە متەزمن وەیا پشتوانی لەم یاسایەکەن کە لە پراتیکتا زیاتر ئیشی لەسەر دەکرێت و وەیا زیاتر لە پراتیکتا دامی ئەم یاسایە دەکرێتن بۆ خزمەتکردنی پێکەوەژیانی یا بۆ خزمەتکردنی دامی مافەکانی پێکاتەکان لە گرنگترینشیان لەم ساڵەدا کە قبولکردنی وەیا مسادقەکردنی داخلکردنی مێژووی پێکاتەکان بە تایبەتی مێژووی پێکاتەی نەتەوەی و ئاین و ئاینزانەکە کە داخلی پرۆگرامی خوێندنی قوتابخانەکان بکرێت و لە هەرێمی کوردستان ئەمانە خۆی لە خۆیدا گرنگە و ئیتیمامدانە بە ڕەوشی پێکاتەکان لە هەرێمی کوردستاندا. بەڵێ ئەمەوێت جارێکی دیکە بە شێوەیەکی کۆنکریتی جوابی تۆ بزانم کاکایدەنانی خۆتەزانی وڵاتانی ناوچەکە لە زۆر جار تووشی ڕخنەیەکی زۆر جدی کۆمەلگای نێودەوڵەتی دەبنەوە لەبەر ئەوە نەیانتوانیوە بە شێوەیەکی ڕەها مافی هەموو پێکهاتەکان دابین بکریان پارێزراو بێ کەواتە لە کوردستانەوە کە خۆتە زیری پێکهاتەکان تاکید لەوەیەکەی کە مافی لە هەموو ڕۆکان مافی هەموو پێکهاتەکان پارێزراوە لە سەراستی کۆمەلگای نێودەوڵەتی کە چاودێری هەرێمی کوردستان و چاودێری چونیەتی ئیدارەکردنی هەرێمی کوردستان دەکات چون پێشوازی لەمە کراوە. یعنی پێشوازێکی زۆر باش کراوە و کە لەلایەن کۆمەلگای نێودەوڵەتی ئەو شادانش کە لە دەرەوەی هەرێمی کوردستان کە سەردانی عێراق و سەردانی هەرێمی کوردستانەکان کە سەردانی ئێمەشەکان و لە نزیکەوە متابعی ڕەوشی پێکاتەکانش ئەکرێت و کە وتم کە وجودی پێکاتەکان کە ئەگەڕێتەوە بۆ یەکتر کولتوری یەکتر قبولکردنی نێوان هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە لە ئێستادا کە هەرێمی کوردستان نەتەوەی جۆرا و جۆر و وایە ئەدیانی جۆرا و جۆری وجودی هەیە کە لەسەر ئاسی عێراقیش کە ئەم مەسەلەن ئەم نەتەوە جۆرا و جۆر و ئەدیانی جۆرا و جۆر هەیە بەڵام کە لەلایەن بەغداوە زیاتر ئەو ئیتیمامە پێ نەدراوە کە لێستا دەگە تەماشا بکەین بەشداری پێکردنی وایە بەشداری پێکردنی نوێنەرانی نەتەوەکان و ئەدیانەکان لە ناو حکوومەتی عێراقدا وجودیان دیان نییە کە گرنگە کە بەشداربوونێکی باشیانە بی لە پرۆسەی لە پەرلەمانی عێراق بێت و یان لە حکوومەتی عێراق بێت و لە بەغداش کە وجودی زیاتر هەبێت لە بڕیارە سیاسەکان کە ئەگەر هاتو مقایسەی لە بینی هەولێر و بەغدا بکەین لە ئێستا لە هەولێر لە پێش بەغدایە و زیاتر ئیتیمامی بە ڕەوشی پێکاتەکان دەدا و زیاتر کە هەوڵیان دەدا و بەشدار من لە پرۆسەی سیاسی لێستا دەکە لە پەرلەمانی کوردستان کە بەشداربوونێکی باشە بوو لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان لە ئەنجومەنی وەزیران دوو نوێنەری پێکاتەی تورکمان و کردان و سوریان و ئاشوور لە ئەنجومەنی وەزیران وجودیان هەیە و کە لە سەرۆکایەتی هەرێم نوێنەرایەتی پێکاتەکان هەیە و لە ئەنجومەنی وەزیران هەیە و ئەمانە خۆی لە خۆیدا گرنگە بۆ بەشداربوونی لە پرۆسەی سیاسی و لە بڕیارە سیاسەکان ئێمە کە زیاتر هەبێت و زیاتر بەشداربوونێکی فراوانتر هەبێت و لە پەرلەمان بێت و یان لە موسەکانی تر بێت و بۆەوەی زیاتر پشتوانی لە پێکەوەژیان و یا پشتوانی لە مافەکان و داواکاریەکانی پێکاتەکان بکرێت و لە هەرێمی کوردستانی عێراقدا. بەڵێ حاجی ئایدەن هەڵبەت و بابەتێکی گرنگی ڕوژاند لەسەر مەسەلەی عێراق کە لە عێراق تا ئێستا بێگومان هەموو پێکهاتەکان
وەکو پێویست نییە ینی هاوسەنگینیە لە چونەتی ئیدارەکردنی وڵات هەر ئەمەش سەدەم بۆ خۆت ئەزانی 100 ساڵی ڕابردوو عێراق نەیتوانیوە وڵاتێکی سەقامگیر بێ بەردەوام چەندین سیستەمی حکومڕانیش تاقی کراوەتەوە هیچ سیستەمێک سەرکەوتو نەبووە بەوەی ئێستاشەوە فەرمو لە عێراق ڕەوشەکە چوونەکە کەواتە تا چەند گرنگە ئەوەی لە هەرێمی کوردستان دەگوزارێت لە چونەتی ئیدارەکردنی ڕەوشە هەرێمی کوردستان و بەشداری پێکردنێکی ڕاستەقینە هەموو پێکاتەکان لە ئیدارەکردنی وڵاتە کار هەمووان هەست بە دڵنیە بکەن ئەگەر ئەم ئەزمونە پۆلێن بکرێت بۆ بەغدا لە بەغدا جێبەجێ بگرێت پێت وایە ئەو عێراقی ئێستا ئەو دەوڵەتەی کە ئێمەتیاژی ناوی عێراقە هیچ مشکلێک دەمێنێ یا لە ئێستادا کە حکوومەتی عێراق و یا عێراق کە نەتەوەی زۆرا زۆری هەیە و کە نەتەوەی ئاین و ئاینزانەکان وجودیان هەیە دەبێت عێراق ئیسفادەی لە تەجروبەی هەرێمی کوردستان کات لە ڕووی پێکەوە ژیان و لە ڕووی نەتەوەکان و لە ڕووی بەشداربوونی نەتەوەکان لە پرۆسەی سیاسی لە هەرێمدا کە ئەمە خۆی لە گرنگە کە تەماشای سەری کە شاری مووسڵ بکەین کە لە ئێستادا شاری مووسڵ کە شارێکی بچووکی عێراقی کە هەموو نەتەوەکان و ئەدیانەکانی تێدایە بەڵام کە لە ڕووی پێکەوە ژیان هیچ ئیتمامێکی پێوە دیار نییە کە دەبێت زیاتر ئیتمامی بە ڕەوشی پێکاتەکان بکرێت و لە شار و شارستکە بە تایبەتی لە شاری مووسڵ و لە شارەکانی تریش کە لێرەدا گرنگە حکوومەتی عێراق وایە لە سەر ئاستی عێراق بڵێن کە وجودی پێکەوە ژیان زیاتر ئیتمامە بدرێت و زیاتر پارە پێ بدرێت و کە بەشدار بن لە پرۆسی سیاسی و لە بڕیاری سیاسەکە لە عێراقدا بەداخۆ لە ئێستادا کە نوێنەرایەتی نەتەوەکان وجودیان نیان لە ئەنجومەنی وەزیرانی عێراقدا ئەمە زۆر گرنگە وەکو نەتەوەی تورکمان کە نەتەوەیکی گرنگە لەسەر ئاستی عێراق کە سەیەم نەتەوەیە لەسەر ئاستی هەرێمی کوردستان کە دووەم نەتەوەیە کە بە جۆرەی دەستوری عێراقدا لە ئێستادا کە نوێنەرایەتی کردنی و یا نوێنەرایەتیان لە ناو ئەنجومەنی وەزیرانی عێراقدا نیە ئەمە نەعەدالەت تێکە بەرامبەر نەتەوەی تورکمان و بەرامبەر نەتەوەکانی تریشدا لەبەرەوەی پێویستە کەم شت لە عێراق کە گرنگە ئیتیمام بە ڕەوشی پێکاتەکان و ئیتیمام بە تەعایش و پێکەوە ژیانی نەتەوەکان بدرێتەوە لە عێراقدا من ئەڵێم کە دووبارە ئەەکەمەوە دەبێت بەغدا و یا عێراق ئەو تەجروبەیە کە لە هەرێمی کوردستان هەیە لە ڕووی پێکەوە ژیان ئیستیفادەی لەم تەجروبەیە بکرێت و کە لە ئێستادا وجودی ئەم پێکەوە ژیانە ئەم تەعایشە نێوان نەتەوەکان و نێوان ئاین و ئاینزانەکان خۆی لە خۆیدا کە جێگای شانازیە کە لە عینی کاتیشدا حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکایەتی هەرێمی کوردستان وەلایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان لەموو کات زیاتریش ئیتیمام بەو پێکەوە ژیان و ئیتیمام بە مافەکانی نەتەوەکان و ئەدیانەکان ئەدرێت و لە هەرێمی کوردستان بەڵێ کاکەیدن هەڵبەت لە کەرکووک و لە دیالە و لە زۆر ناوچەی تریش حتا لە بەغداش بگومان ئەم پارێزگانە پارێزگای فڕەپێکاتەنە بەرحاڵ تو زۆر بەباشی باسی هەرێمی کوردستان دەکێتەوە پێکەوە ژیانێک کە لە هەرێمی کوردستان هەیە دابینکردی مافی هەموو پێکاتەکان بەبێ جیاوازی و بە شێوەیەکی کونکرێتی و بە شێوەیەکی مؤسساتی کەواتە ئێوە تا چەند ئیشتان لەسەرەوە کردووە کە لە چارچێوەی هەر هەموو پێکاتەکانە بە کوردیشەوە ئیش لەسەرەوە بکەن ڕایگشتی لەناو ئەم پێکاتانە دروستکەن ڕایگشتی لەسەر ئەساسی پاراستنی بەرژەوەندیە باڵەکانی ئەم هەرێمە کە پێکەوە هەست بە بەرپرسەرەتی پێکەن پێکەوە هەوڵ بدەن قەیرانەکان تێپەڕن پێکەوە ئینتیمای نیشتیمانی بۆ پاراستنی ئەم هەرێمە زیاتر لەلایەن بێگومان بەهێزتر بێت بەڵێ کە ئێمە وتم لە ماوەی ڕابردوودا مەسەلەن کە لەم کامینێدا کە ڕەوشێکی زۆر قورسیش هەبوو کە چەندەها گرفت هەبوو بەڵام حکوومەتی هەرێم توانی کە بە شێوەیەکی پێویست سەرکەوتوانە کارەکانی خۆی بکات و لە هەموو بوارەکانەوە ئەمە زۆر گرنگە کە لەم چوارچوەش کە مەلەفی ڕەوشی پێکاتەکان زۆر گرنگ بوو ئێمە بۆ ئێمە زۆر گرنگە کە وجودی ئەم پێکاتەکانە لە ڕووی معنەویە زۆر گرنگە کە بەشداربوونی کە نوێنەرایەتی پێکاتەکان لە ئەنجومەنی وەزیران لە پەرلەمان و لە مؤسسەتەکانی تریش کە ئەمە خۆی لە خۆیدا گرنگە ئێمە ئەم سەردانە مەیدانیمانە کردووە کە بۆ هەموو شار و شارچکان لە ڕاستیدا بینیمان کە بەبێ جیاوازی ڕەوشی پێکاتەکان لە ئاستێکی باشدایە و
کە بەشداربوونێکی باشیان هەیە و ئەمە زۆر گرنگە ئێمە دەبێت لە داهاتوودا هەموو لایەنە سیاسەکان و حکوومەتی هەرێمی کوردستان و پارلەمان سەرۆکایەتی پارلەمان و سەرۆکایەتی هەرێمی کوردستان نوێنەرایەتی کە نوێنەرایەتی هەمومان ئەکات و کە دەبێت زیاتر ئیتیمامی بە ڕەوشی پێکاتەکان بکرێت و زیاتر بەشدار بن زیاتر لە ڕووی پەروەردەوە لە ڕووی خوێندنەوە لە ڕووی کولتورەوە لە ڕووی ڕۆشنبیرەوە زیاتر بەهێزیان بکرێت و زیاتر بەهێز بێت و زیاتر ئیتیمامیان بدرێت و بۆەوەی مانەوەیان بەهێز بێت و لە هەرێمی کوردستاندا. ولی هەڵبەت ڕێکدانەوەی پێکهاتەکان لە سەرۆکاتی پەرلەمانی کوردستانی جابەوە زۆر سپاس دەبارەی سەحاج ئایدن معروف یەکەم وەزیری حکوومەتە هەرێما کوردستانی بوو کاروبارێ پێکهاتان. سپاس حاجی بۆ ئەم دەرفەتە. زۆر سپاس سەرکەوتن ئینشاءڵڵا.